عومەر سعید لە شاری سلێمانی خوێندنی ئامادەیی تەواو کردووە و بەڕوانامەی بەشی ئاماری زانکۆی سلێمانی بەدەستهێناوە. ساڵی 2001 بووەتە ئەندامی سکرتارێتی یەکبوونی قوتابیانی کوردستان لە هەڵبژاردننی ساڵی 2013 پەرلەمانی کوردستان بربژێری لیستی کۆمەڵی ئیسلامی بووە و بە ئەندامی پەرلەمان هەڵبژێردراوە. سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بووە. بۆ جاری دووەم و لە هەڵبژاردننی ساڵی 2018دا بە ئەندامی پەرلەمانی کوردستان هەڵبژێردراوەتەوە. ئێستا کاندیدی ژمارە 22 بازنەی چواری ڕانیا قەڵات زێدووکانی کۆمەڵی دادگەری کوردستانە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دووبارە سڵاوتان لەبێت. کاک سۆران سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی بازنەی کاندید. سپاس بۆ ئێوەش بەخێر بێن. زۆر سپاس. کاک سۆران بە پرسیاری جدی دەست پێ بکەین یاخود بە پرسیاری لاوەکیەوە بچێنە ناو بەرنامەکەەوە؟ وەڵا بە حڕیەتی خۆتان دەمێت سەرەتا بزانم ژیانی ڕۆژانی کاک سۆران چۆنە؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، من دوای ئەوەی کە لە پەرلەمان دەستم لە کار کێشایەوە ژیانی ئاسایی خۆم زیاتر لە دەرەوەیەوە ئەرک و بەرپرسیارەتی کە هەم بوو هەر ژیانێکی ئاسایی بووە. هەندێک مەشغوڵی مەعیشەت و ژیانی خێزانی خۆم بووم. لە ڕابردوو ڕەنگە کەمتر ڕاگەشتە بم بە هەندێک لە دۆستان و ئازیزان و دەوروبەرم. لە دوایەوە ماوەیە باشتر تۆزێک فرسەتم هەبووە و ئینسانی ژەگەر بەرپرسیارەتی نەبێ هەندێک جار دەرناکەوێ، ڕەنگە و ماوە کەمتر دەرکەوت بم. بەڵێ دیارە کاک سۆران ئێستا تۆ جارێک کە بەربژێر کراویتەوە یاخود بڵێم خۆت بەربژێرکەوتە یان بەربژێران کەوتەوە، ئەمە تەوەریکە قسە لەسەر بکەین بۆ ئەنجومەی نورانی عێراق. کاک سۆران بەرنامە چی هەیە بۆ ئەم جارە ئەگەر متمانی خەڵک بەدەست بێنێت؟ وەڵام من کۆمەڵ داوای لێ کردم کە بۆ ئەم قۆناغەش هەر لەم پرۆسا بمێنمەوە. ئەوەی لە کوردستان هێنامان و بەرامبەر بەو دەسەڵات و گەندەڵیە ڕوبەڕوو بووینەوە لە بەغدا درێژەی پێ بدەین. خوا پشتیوان بێ ئەگەر متمانەی خەڵکمان بەدەستیەنا ئەوەی لە کوردستان لە خولی پێنجی پەرلەمان تا 2 ساڵ ڕۆشتین و دوایی دەستم لە کار کێشایەوە لە بەغدا تەواوەکەین بۆ مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی کوردستان دەڕۆین، بۆ دژایەتی ئەوانەی کە 16 ساڵە لە بەغدان بەڵام خەڵکیان لەبیر کرد، خاکیان لە دەستدا، و بۆ شەڕی مافەکانی خەڵکە ڕۆین. بەڵێ کاک سۆران لەم قۆناغەدا ئەرکی هاوڵاتی چییە یاخود ئەرکی دەنگدەر چییە بۆی هۆشیارانە مامەڵ لەگەڵ ئەم پرۆسەیەدا بکات؟ ئەرکی خەڵکەوەیە پشتیوانی لەو هێزانە بکە کە وەلەو کاندیدانە بکە کە لەبەرەی ئەوانن و بۆ ساتێکیش پشتیان تێنەکردوون. سزای ئەوانەش بدا کە چەند ساڵە حکمیانەکەن و ئەمەش بەرهەمەکەیەتی. ئەرکێکی زۆر قورس نییە، تەنها ئەوەندەیە خەڵک لە نێوان بربژێرێک کە بەرگری لەوەکە لەگەڵ بربژێرێک کە نوێنەرایەتی ڕاستەقینەی ئەو ناکە خۆی یەکلایی بکاتەوە، بچێت ئیرادەی خۆی تعبیر لێ بکە. خۆ دەنگدان مافی خۆیەتی ئیرادەی خۆیەتی لە نێوان ستەمکارێکی نەعادیل و ستەم لێکراوێک کە داوای مافی ئەوەکە بێلایەن نەبێ تعبیر لە ئیرادەی خۆی بکایە. خۆ ئیرادەیە ئەگەر ئەو پێی وابێت تەنها بە دەنگدان وڵات هەموویە گۆڕێ، دەنگدان سەرەتایەکە بۆ ئەوەی تۆ گۆڕانکاری دەست بڕیاری خۆت بدەیت بۆ گۆڕانکاری، بۆ ئەوەی لە دوای دەنگدان هەوڵ بدەیت و بەرەکە فراوان کە ئەگەر تۆ پاشەکشە بکەی نەیتە دەرەوە دەنگ نەدەی، بەشداری ناڕەزایەتی و خۆپیشاندانیش نەکەی، گۆڕانکاری چۆن دروستە بێ؟ بەڵام کاک سۆران دیدێک هەیە لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا ئەزمموی چەند ساڵی حکومڕانی بەشێک لە هێزەکان
ئەوەی پیشانی خەڵکداوە خەڵک تا ڕادەیەک ڕژبین بێ بە پرۆسی دەنگدانەوە باس لە ئەگەری بایکۆتی کۆبڵ بەشێکی زۆری خەڵک دەکرێت ئایا بڕای تۆ بایکۆت چارەسەرە بۆ ئەم پرۆسەیە؟ نەخێر بایکۆت ڕەنگە لە بەرژەوەندی ئەوانە بێت کە نیازی خراپیان بە پرۆسی هەڵبژاردنە بەمانایەکی ترەگەر تۆ نەچی دەنگ بدەی ئەو خەڵکەکەی خۆی کە بندیوارە ئەی با دەنگی پێدا ئەوەی باتەوە و دەنگە ناڕازیەکان پاشە کشاکەن. کاکە بۆ بەکرد لە دنیاە هیچ میلەتێک بە سێدەنگدان و چواردەنگدان گۆڕانکاری گەورەی نەکردووە. پرۆسەی گۆڕانکاری ئێمە کۆمان کردوتەوە لە دەنگدانە. پرۆسەی گۆڕانکاری پرۆسەیەکە لە ناخی ئینسانەوە دەست پێەکە لە پەروەردەوە دەست پێەکە لە گۆڕینی ڕوئیای خۆمان بۆ ئەوەی کە پشتیوانی زاڵم نەکەین لەگەڵ زاڵمانە بین ئەلێرەوە دەست پێەکە. خەڵک تەماشا بکە بزانێ وڵاتانێک کە پێشکەوتون و توانی ویانە خۆشگوزەرانی بۆ میلەتەکانیان دابین بکەن چۆن دەستیان پێ کردووە یەکسەر بە دوو هەڵبژاردن نەگەشتون بەوەی ئەیانەوێ جەنگیان کردووە خۆخۆریان کردووە قۆناغی سەختیان بڕیوە دوای کۆمەڵگەکە گۆڕاوە کە حاکمی ستەمکاری قوبوڵ نییە. ئەمە لای ئێمە خەڵک ڕاستە 30 ساڵە حکومێکی خراپیەکەن بەڵام خۆی هەڵی بژاردووە خۆی پشتیوانی کردووە. وەڵڵا ئەمانە خەڵک پشتیوانیان نەکا ماڵەکانی خۆیان پێ ناپارێزرێ بەڵام خەڵگەوانی هێشتوتەوە خەڵکینە پشتیان بەر بدەن یەکێک لە ڕێگاکانی پشت بەردانی ستەمکار هەڵبژاردنە. بەڵێ قوت و موچەیان بڕین بە ناوی پاشەکەوت و خۆگونجاندن و لێبڕین و لێدزینەوە ئەوانشی کە ناڕازی و نیگەرانی حەقی خۆیان لە ناڕازی و نیگەران بن هەتا سەرخواردنی ئەم دەسەڵاتە. کاک سۆران دیارە لە ماڵەکەتدا بێدەنگێکی زۆر دەبینم هەر خۆت بە تەنها لێرەدا ئەژی یان چییە؟ هەبینم هەندێ فۆتۆش تەڵواسراوی خێزانەکەت لەبەر چاوتە ژیانی ڕۆژنای تۆ بەم شێوازایە؟ مناڵەکان ئەمڕۆ یەکەم ڕۆژی خوێندنە بەڵێ چوونەتە خوێندن بەڵێ ئەوە خێزانم دەوامی هەیە لە خستەخانە لە دەوامە بەڵێ ژیانی ئاسایی تۆشە و ژیانی خەڵکەوە تاوان نێنەوە تەنیام. ئەی کاک سۆران هەندێک کتێبە ببینم لەگەڵ خوێندنەوە بین چۆنە کاتی خوێندنەوەت هەیە یان وەڵاهی چەندێک فرسەتم هەبێ خوێنمەوە چونکە من کتێبخانەکەم بەهۆی گواستنەوەی زۆرەوە ئێستامی لە کارتۆنایە لێرە شەر موقەتین. بەڵێ مەسەلە چییە کاک سۆران شوێنێکی دیاریکراوی نییە بۆ نیشتە جێبوونەوە هەموو گۆڕانکاری لە چیە لە شوێندا لەوانە پرسیاری خەڵکەوە ڕاستی پرسیاری ئەمەش نەبێ. من لە دوای ساڵی 2015 کە پەرلەمان داخرا گەڕامەوە سلێمانی تا ئەم ساتە کە پێکەوەین 8 بارم کردووە 8 شوێنم گۆڕیوە بۆ هەمووی ڕەنگە پەیوەندی بە حاڵەتی ئەمنیەوە هەبوو بێ. مەترسی لەسەر ژیانت هەیە؟ بەردەوام مەترسی هەبووە و لە دوایی لێسەندنەوەی پارێزبەندی و فەرمانی گرتن مەترسیەکان زیاتری کردووە. ئەمە نابەوەی کە ترساوم ڕەنگە پێش ئەم شوێنە لە جەیەک بوو بم هەوڵی فڕاندنی یا خۆم یا منداڵەکان هەر کامێکیان دەستکەوێ و دەستگای ئەمنی خەڵکیشان دەستگیر کرد کە دانی بەواهێنا هاتوون بۆچی ئەو شوێنم جێهێشت. هەرچەنە لێرەش گێچەڵیان پێکردوین چۆنیانی ینی ئەم شوێنەی کە ئێستا ئێوەی لێن دوو جار هاتوونەتە سەرم ماڵە و توانە فەرمانی گرتنمان پێ و هاتوین بۆ گرتنی سۆران ئێمشتم فەرموو. بۆ مەسەلە چییە کاک سۆران عومەر کارێکی ئەوەندە خەتەری کردووە فەرمانی دەستکردی بۆ دەچووە؟ بەڵێ کارێکی زۆر خەتەرم کردووە. چیت کردووە؟ بەهوبەلم وتووە ئەبێ بشکەیت هوبە لەو بتەیکە کاتی خۆی ئەیان پەرست لە سەردەمی جاهیلیا کردویان بەخوا پێمان وتون ئەم وڵاتەتان تاڵان کردووە هەر خەریکی خۆشگوزەرانی خۆتان و ژیانی خۆتان و خەڵکتان لەبیر کردووە. ئەوە تاوانەکەمە کە شانازی بەو تاوانەوەکەم چکە هەمیشە وتومە ئەگەر شتێکم هەبێت شانازی پێوە بکەم و
لە قیامەت لە ڕوون بێ بچمە بەردەم دادگای خوایی بەڵێم خوایە و ڕۆژەی میلەتەکەم زوڵمی لێ ئەکرا ستەمی لێ ئەکرا من ئەو ڕۆژە دژی ئەو زوڵم و ستەمە بووم. ئەمە لای ئەوانە قورسە چونکە ئەوان خەڵکیان بە کۆی لە ئەوێ خەڵکیان بە ئەزبەنی ئەوێ ئەزبەنی زانی یانی چی؟ یعنی کە بە کەسێکەڵێ ئەزبەنی یعنی ئەز بەندەی تۆم ئەمانە ئەزبەنییانەوێ لە وڵاتە ئێمە بەس بەندەی خواین بەندایەتیمان بۆ غەیری خوا پێ شەریکدانانە بۆ خوا. بەڵام کاک سۆران تەڕادەیەک ئەم جۆریە یاریکردن بە ژیانی خۆتەوە دیارە دەست خۆش بێ قاوەکەش خۆت ئامادە کردووە منیش سەتامی یەکەم ئافێتێ بێ دەمە پرسم ئەم جۆری یاریکردنیە بە ژیانی خۆتەوە تا چەند مەترسی بۆ چوادەوری خۆش دروست کردەوە یەکی لەوانە دایکت زۆر دڵی لای تۆیە لە بەشێکی بەرنامەکەشدام لەگەڵ ئێمەدا بەشدار دەبێ و سەدانی ئەەکەین قورسێتی بۆ ژیانی ئەوانی دروست نەبووم شێوازە وەڵا حکیت من بۆ خۆم باوکم ئەزانم چەند قورساگەر مناڵێکت لە بەردەم مەترسیە کابێ و چۆن حەزەکەی بیپارێزی بە دڵنیاییەوە دایک و باوکی منیش وەکو دایک و باوکی خەڵک پیان خۆش نییە لە ژیانی قەلەقی و ترسی ژیانی کوڕەکەیانە بژین بەڵام ڕامهێناون لە چیە ڕامهێناون لە ڕووی سیاسیەوە توێژەرێکی ئەمریکی لە زانکۆی ئەمریکی سلێمانی هات بەحسێ بکات لەسەر ژیانم وتی پرسیارێکن لێ یەکەم تۆ چۆن وەکو گەنجێک هاتوویتە ئەم کایە سیاسیە و پەرلەمان و ئەمانەی بەسەرت هاتووە دایک و باوکت چۆنیان پەروەردە کردووی وا بەم جۆرە دەرچووی زۆر پێکەنی وتی بۆ پێکەنی وتم لە ڕووی سیاسیەوە و ئەوەی کە تایە ئەوان دژی ئەوە بوون کە من بەشداری سیاسی بکەم هەر لە سەرەتای لاوێتیمەوە کە شانۆم کردووە هەر لەو کاتەوە پشتیوانیم نەبوون بۆ سیاست وتم ئەوان وتویانە دەست بۆ هەرچیمە بە هەرچی مەکەم من ئەوەم کردووە بۆیە ئاوا سەرکەش دەرچووم ئەوان پێیان خۆش نەبووە بەشداری سیاست بکەیت و تووشی مەترسی ببی بەڵام لە یادمە ساڵی 1996 یەکەم بەرنامەم لە ڕادیۆی بزوتنەوەی ئیسلامی لە شاری سلێمانی بە ناوی بەڵندگۆی ئازاد پێشکەش کرد ئەو کاتە کاک عادل باخەوان بەڕێوەبەری ڕاگەیاندنی سلێمانی بوو نەمەوێرا لە ماڵەوە چۆن بڵێم من بەرنامەی ڕادیۆییم هەیە و گوێی لێ بگرن چکەوان دژیەوە بوون من بچمەکای سیاسی و حیزبیەوە لە یادمە دایکم دانیشتە بوو لەگەڵ ئافرەتێکی دراوسێمان چوم ڕادیۆکەم کردەوە و لە لای دایکمە دامنا بۆی گوێی لێ بێ و سەوتم بناسێ و بڵێەوە سۆران چیەکەی چوم ڕادیۆکەم داگیرسان بەرنامەکە دەستی پێ کرد دایکم وتی سۆرانەوە تۆی تمەرەوەڵا دایەوە منم ها بەرنامە پێشکەشەکەم ئەو کاتەش باسی ئازادی و ئەوەمە کرد ئەیە ڕۆچی من خان دراوسێمان بوو ئەوە خۆسۆران لە ڕادیۆ قساکە شەرت بێوارە بە باوکە بڵێ من ئاوا هێناومە چونکە لەگەڵم بارودۆخە ڕاهاتووی ئەوان ئێستا ڕاهاتوون لەگەڵ هەموو مەترسیەکان و لەگەڵ هەمووی ڕاهاتوون بەڵام یەک شتی دایکم زۆر ئازاری دام دوایی پێیان وتم ئەو ڕۆژەی کە لە پەرلەمان ئەو گەلە کۆمەکەی ئەم بەسەراتە هەڵگرە بۆ لای دایکت بلێەوەمە بگێڕەوە باش باشە بینرانی ئازیدارە ئێمە بەڕێ دەکەین بەرەو ماڵی دایکی کاک سۆران دەوێت درێژە بە بەرنامەکەمان دەدەین با قاوەکەش خۆی نەزانانی چۆنە دەستی خۆش بێت کاک سۆران دیارە زۆربەی کات خۆت شۆفێری دەکەیت وەڵی کاگە بووبەکرد فعلەن زۆر کات خۆم شۆفێری یەکەم لەبەرەوەی لە شۆفێری بەرامبەرە ترسم بۆ هەرڵێم مەکە ئەوە خۆت مرتاحتری خۆت شۆفێری بکەم کێشم بەڵێ کاک سۆران دیارە ئەم پرسیارەت زۆر لێکراوە هەر بۆ تۆ نییە ئەنی بۆ هەموو ئەو بەربژرانەیە کە ناو کۆمەڵی دادگەریدا چەند جارێک بۆ چەند پۆستێک بەربژێرکراونەوە هۆکاری ئەم چەند بارەکردنەوەی بەرژێرەکان بۆچی دەگەڕێنەوە لە کۆمەڵی بەوەیە
کە لە ڕابردووە لیست داخراو بووە واتە حیزب لیستی خەڵکی ناردووە خەڵک دەنگی بە لیستەکە داوە خەڵک نەیتوانیوە جیاکاری بکە لەوەی کێی بەدڵ لە دەنگی پێ بدا کێی بەدڵنیە حیزب لیستی داناوە قانۆنی انتخابات وا بووە بەزەم جارە لە خولی 4 پەرلەمانەوە 4 خولی 5 و ئێستا بۆ ئەنجومەنی نوێنەران لە کوردستان لیست نیمچەکراوە بووە بۆ مانایی کە تۆ توانیوتە دەنگ بدەی بە لیستەکە و کاندیدەکە لە ناو لیستەکە گەر 50 کەس بێتۆ توانیوتە یەکێک هەڵبژێری جگە لەوە ئەم جارە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەواو لیست نەماوە نیمچەکراوەش نییە تەواو کراوەیە تۆ دەنگ بە بەربژێرەدەی بە کاندیدەکە ئەدەی بۆ ئەگەر کاندیدێک لە ڕابردووە ناسراو نەبێت هەڵوێستی نەبوو بێ هیچ لایەنێ ناتوانێت ئەمە بخاتە بەردەمی جەماوەر و بەربژێربوونەوە تعینات نییە بڵێ تۆ بۆ تعین نەکرێتەوە تۆ دانێ تۆ چتە بەردەم دادگای گەل خەڵک بڕیارەدا تۆی یا تۆی ناوێ ئەگەر خەڵک تۆی ویست پیرۆزت بێت تۆشی نەویست دەرناسی دەڕاستە بێکمان لەگەڵەوەشە من تەمەناکەم گەنجی لێ هاتووی وا بێتە پێشەوە لە ناو کۆمەڵگەکەمانە ڕۆڵی هەبێ کاریگەری هەبێ ناسراو بێ بۆی ئەوانە بێ بەڵێ کاک سۆران ئێستا ئێمە دەزانین کەس لەی لە منەکە ئەی خۆی بۆ کاندید نییە دەفەتەکە بۆ کەس تقریبا کراوە توانێت خۆی کاندید کە باویش کاندید بێ پشتیوانی شێکی بەڵێ کاک سۆران ئێمە دەزانین لە دوای ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان پارێزبەندیان لێوەرگیتەوە دوای تۆ دەست لە کێشانەوەت پێشکەش کرد تا ڕادەیەک تۆ وەکو وەختە بڵێم لە زیندانێکی گەورەدا دەژیت سەفەرکردن لێمە بنەکراوە ناتوانانی بە ئارزوی خۆت وەکو خەڵکی ئاسایی بێ و بچیە دیارە ئەمانەش هەمووی بازدان بووە لە پێناو هاوڵاتیدا بەم شێوازی ژیانت تا چەند مرتاعیدۆ وەڵام من سپاسی خوای لەسەرەکەم چونکە بۆ خۆم کردووە لە پێناوی خەڵکە ئەم توانی لە زیندانێکی گەورانە بوو و ئازاد بم و ئەوانەی کە دژمن و هەرچیان توانی و بەرامبەرم بیکەن مجاملەیان بکردمایە بەڵام ئەوم هەڵ نەبژاردووە کاگە بووەکرد من دوو جار لە زیندانی گەورە جارێکیان کە لە هەموو عێراق ئێستا تەنها توانم لە سلێمانیە بێم و بچ هاتوو چۆم بەڵێ لەبەرەوەی کەیسەکەی من ڕاستە ئەو برادەرە لە دادگاش کاتیکرۆ بەڵام کەیسێکی سیاسیە لە هەموو عێراقا من نەتوانم لە پارێزگای سلێمانیا جوڵە بکەم تەنانەت ناتوانم بچمە دەروازە سنووریەکان و فڕۆکەخانەکانیش لە هەموو عێراقا جاری دووەم کە لە زیندانم ئەوەیە من لە سەیارەیەکان بە ناچاری قەت جامی دانایرێتەوە هەر دەنگەکەشی بێزارکەرە بەڕاستی بەڵێ لەبەرەوەی جۆری ئەم سەیارەیە بەو شێوازەیە ڕەنگە خەڵکێک بڵێن ئەمە بۆیان نەترسی فقط لەخوا ئەترسی ئەی مەسەلە چییە ئەمە بۆ مەسەلە پارێزراوی خۆ مەسەلەوەیە تیرۆریستێکی جەلاد نەنێرن لە جامە شوشە ئاساییەکەوە بە کاتم سەڵ دەستی پێمان بگە و تیرۆرمان بکە هەر تیرۆریشمانەکەن با بە ئاساری دەستیان پێمان نەگە چۆ من ژیانێکی سەربەرزانم بە پێوە هەڵبژاردووە بۆی بمرماوە نەک لەسەر خۆتویستت بەسەرهاتێک گێڕیتەوە کە بزانام دایکە زۆر پێی کاریگەر بووە پێمان خۆش بێت دایکش گوێ لێوە لە بەسەرهاتت چی بوو و کاتە باس لەوێ وەڵا ئەو ڕۆژەی کە پارێزبەندیان لە پەرلەمان لەسەر هەڵگرتم دیارە ئەم لە تەلەڤیزیۆنەوە سەیری کردووە بۆیان گێڕامەوە زۆر گریاوە ئەوە زۆر تەئسیری لێ کردم دەوتم ئینشاڵڵا تۆڵەی فرمێسکی تۆ و هەموو ئەو فرمێسکانەی بەڕشتنی خوێنی گەنجەکانمان و ناحەقیانەی لە خەڵک کراوە خوا ئەربێلیانەکەینەوە و تۆڵێ بەڵێ کاک سۆران تۆ لێرەش باماشە بینم فۆتۆیەک تۆ هەڵواسراوە کاتی گەبزان لە پەرلەمانی کوردستاندا ئەمە چییە بۆ لێرە دایگەیانگاری چییە لەگەڵ ئەمێنێ کاک سۆرانە وەڵی ڕۆژ هەیە سێکڕە سەیریەکەم ڕۆژ هەیە سێکەڕە دێم ئەیسڕم سەیریەکەم بەس دوعای خێرەکەم من خۆم جەرگم هەیە ئەڵێم خوای گەورە ڕۆڵی حەزب سڵمانی لەم کەونەی توە
لە ژێر ئەشکەنجە و سجنایە بە تایبەت ئەوانەی بادینان و ئەو سامانەکە خۆم ئەیڵێن خوایە ڕزگاریان کەی خوایە هەموو کەسێ سەرکەوتووکەی سۆران عومەر هی من نییە سۆران عومەر هی ئەم گەلەیە و هی ئەم جەماوەرەیە ئەوەی بەسەر سۆران هاتووە بەسەر دایک و باوکی سۆران هاتووە یعنی سەدەیەکی زۆرە لەگەڕانوە نایەت هەرتومە سۆران عومەر هی من نییە هی ئەو خوای گەورەی یاوێتی بە من خوای گەورە سەرکەوتوویکە سلامت بیدایە ڕۆژە تا ئێوارە من دوعای خێر ئەەکەم بۆ سوڵمانان و بۆ سۆران و یەکێک لە هەرە خەمخۆرە سەرسەختەکانم با پیرمە یعنی نوێژەکانی دوعاکانی بەبێ من نییە یعنی بەردەوام ماوەیەک نەمبینێ یەکسەرە لە سۆران لەکوێیە خەریکی چییە وەزعی چۆنە زۆر جار ئەمان بێتاقەتەکە ئەوەندا پرسێ بۆیە مناڵیشم هەر لەم گەڕەکە لێرە بووە تا ئەو کاتێک کە چوومەتە پەرلەمان لە 2013 هەر لێرە بوو ئەنی خوێنیش هەر لەم گەڕەکە تەواو کردووە خوێندنی سەرەتاییم لەم قوتابخانەی ئەم سەرسوچە بووە کە پێیانەوت بادینان و سەرشەقام لێرە سەرەتاییم تەواو کردووە ناوەندیش هەر لێرە چوومەتە گەڕێکی چوارباخ نزیکە لە خەباتەوە لە ناوەندی سیروان خوێندومە و دوایش ئامادەی لە تەنیشتی ئامادەی سلێمانی بەڵە کاکسۆران دەمە پرسارێکی دیاریکراو لە دایکی بەڕێزت بکەم دایگیان کاکسۆران بە منداڵی شار ئەوە سەرکەش بووە کێستا مناڵێکی سەلار بووە مەبەستم سەرکەشی ئەوە نیە ئێستا دەبین هەندێک گەبراسی یاری بە ژیانی خۆیەوە دەکات ئەخر ئێمەش ئەوە مەبەستەکەمان مناڵێک بە لە هەموو ژیانیان شەڕی نەکردووە لە مناڵیوە لە تەمەنی 10 ساڵیوە بڵێم کێشەی کۆمەڵایەتی حەل کردووە نەخوای گەورە بەهرەیەکی پێراوە بەڵام ئێستا ئەمە جۆرە شانازی نییە بۆ جەنابەت کاکسۆران بووە بە ڕقم بەڕاستی لە کوردستاندا بەم شێوازە بەرگی لە مافەکانی خەڵک دەکات بەرەوەڵا شانازی پێوەکەم بەس هەر ئەمێ خوای گەورە سەلامەتی کا لەگەڵ ڕۆڵەی سوڵمانانە بەس مەبەسم پارە سەروەت خان و هیچ نییە چونکە سۆران عومەر لە هیچی کەم نەبوو سپاس بۆ خوا قاتێکی هەبوو لەسەرەوە خۆی مرتاح بووتیایە هیوادارم یان خەڵک ناڕازی نەبێت یان هەموو کەسی ڕۆژی دەنگداندەیدە بچێتە سەر سنووقەکانی دەنگدان کێی ویست هەڵی بژێرێ ناڵێم سۆران عومەر هەڵبژێرە هەچ کەسێک ویست با دەنگەکە بەزایی نەچێت ناڕەزامە بە لەم دەسڵاتە کاکسۆران ئێمە وردە بەرە و کاتی کۆتایی بەرنامەکەمان دەچین کاکسۆران چ پامێکی هەیە بۆ ئەو کەسانی کە بڕیاریان داوە کاکسۆران عومەر بنێرنە پەرلەمانی عێراق ئەگەر دەنگی پێویست بهێنێت لە هاتوودا دەتەوێت چی پێیان بڵیت وەڵا خوا پشتیوان بێ ئەوەی کە لە سەرین بەردەوامە بین و لە پێناوی ئەو خەڵکەستەم دیدەوەی پێمان بکرێت درێغی ناکەین ئەگەر نەسیبمان کەوتە ئەوێ ئەوەی لە کوردستان کردومانە لەوێت درێژەی پێدەین و تەواوێکین هیوای سەرکەوتن ئینشاڵڵا کاکسۆران سپاس بەڵێ بینرانی ئازیز دیارە ئەوەی بینیتان بەرنامەی بازنەی کاندید بوو لەگەڵ کاکسۆران عومەر بەرژێری کۆمەڵی دادگەری بۆ پەرلەمانی عێراق تا کاندیدێکی دیکە و لە شوێنێکی دیکە دەبینەوە میوان لەگەڵ ئێوەدا هەمووتان بەخوای گەورە سپێنی خواتان لەگەڵ بێت کاکسۆران سپاس بۆ ئامادەبوون